سڵاو ئەو کاتە باش سعات 10:30 شەوەیە بە کاتی فەنلاندێ بۆیە بزەم لەسەر لێویە خەبەری خۆشم پێیە هێندێک هەواڵی خۆش بڵاوبەتەوە ڕۆژنامەی ئیلتالێتی فەنلاندێ خەبەرێکی بڵاو کردەوە مساحبەیەک لەگەڵ دکتۆرێکی فەنلاندی میکرۆبشناسە ئەو دکتۆرە باسی شتی نوێ دەکات دەڵێ گۆیا لە چینێ داڕوویەکی دەرمانێکی سەرمابوونێ سەرماخوردگی یا پەسیڤبوون دراوە بە نەخۆشەکانی کە ڤایرۆسیان ئەو ڤایرۆسی کۆرۆنایان هەڵگری ئەو ڤایرۆسە بوونە داوێنە بۆیان دەرکەوتووە زووتر چادەبنەوە بۆیان دەرکەوتووە ئەو کەسانەی کە ئەو دەرمانیان خواردو کە دە ئەسڵدا ئەو دەرمانە لە ژاپۆنێ دروست کراوە لە 4 ڕۆژاندا ڤایرۆسەکە لە بەدەنیاندا نەماوە و لە بین چووە بەڵام ئەو کەسانی کە نان خواردو 11 ڕۆژی گرتووە هەتا ئەو ڤایرۆسە لە بەدەنیاندا نەماوە ئەوە نیشانەوەیە کە ئەو دەرمانە تەئسیری لەسەر لە بینچوونی ڤایرۆسەکە هەیە بەڵام مەوزوعەکە ئەوەیە دەبێت ئەو دەرمانیان کاتێک بدەنێ کە قۆناغەکانی سەرەتایی ڤایرۆسەکەی دابێت تازە کەسەکە ڤایرۆسەکە چوبێتە نێو لەشی و ئەوە بڕێک زەحمەتە ئەوە نیشانەیەوەیە کە دەرکەوتووە ئەوە خەبەرێکی خۆشە لەوەی کە هەم ئەو دەرمانە و هەمیش لە داهاتوودا دەتوانن دەرمانێک دروست بکەن کە ئەو ڤایرۆسەی لە بین بەرێ بۆیە ئەوە خەبەرێکی یەکجار خۆشە و خەبەرێکی لەویش خۆشتر ئەوەیە کە پێشکەشکارەکە لە دکتۆرەکەی پرسی لەو میکرۆبشناسی پرسی کە ئایا کەسێکی کە ئەو ڤایرۆسەی جارێک هات بێتە نێو لەشی جارێک هەڵگری ئەو ڤایرۆسەی بوو بێ سیستەمی بەرگری بەدەنی وای لێ دێ ئانتی ڤایرۆسەکەی دروستکا یعنی بۆ هەمیشە دژە ڤایرۆسی دروستکا و ڕزگاری بێ و جارێکی دێ و ڤایرۆسە کاری لێ نەکا ئەوە پرسیارێکی زۆر گرنگ بوو کە کەسێک کە بیکرێ وای لێ دێ بۆ هەمیشە ئیدی بەدەنی بتوانێت دژی ئەو ڤایرۆسی ڕابوەستێ و هیچ وەلی نەگرێ ئەو پرسیارەی کرد و پێم جارب بوو کە جوابەکەی زۆر خۆش بوو بەڕاستی جوابەکەی ئەو بوو کە بەڵێ کەسێک کە ئەو ڤایرۆسی جارێک هەڵگرت بێ بۆی هەیە ئیدی جاری دیکە ئەو ڤایرۆسە تەئسیر لەسەر ناکە ئەوەشیان تێست کردووە لەسەر مەیمونێکیان تێست کردووە لە پێشدا و ڤایرۆسیان پێ تەزریق کردووە دوای کە ڤایرۆسکە تەواو بۆ جارێکی دی و ڤایرۆسیان لەداوەتەوە هیچ تەئسیری نەبووە یعنی هیچ تەئسیراتی عفوونی و چێشە و مشکلەی بۆ جەنابی مەیمونی نەبووە و دەبێت مەمنونی ئەو مەیمونەی بین کە ئەو تێستەشیان لەسەر کردووە بەڵام لەلایەکیەوە بەڕاستی خەبەرێکی خۆشە جاری وایە پیا دەڵێ بیگرێ و ئیدی ڕزگاری دەبێت لە تەمەنی 70 ساڵی دایدی تووشی ئەو کێشەی نابێ یانەوەی کە هەتا نەخۆشێکی ئەو تۆمانێز و گرپامان و بۆ میشە بدەنن مقاوم با دەبرابەرەوەیدا بەرحاڵ هیوادارم کەس لە دۆستان و ئاشنان بە تایبەتی لە کوردەکان بە تایبەتی و هەروەها خەڵکی دنیاش چی دیکە تووشی نەبن و ڕزگاریان بێ شەوێکی خۆش